میوانێکم هەیە لە ستۆدیۆ لەگەڵ گفتوگوی زیاترەکەم سەبارەت بە دۆخی ئاوی هەولێر بەو گشتی کوردستانەوە بە تایبەتیش ئاوی ژێرزەوی و پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر ئەوش بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوڕێی هەرێمی کوردستان. بەڕێز ئاری ئەحمەد بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. سپاس کاتتان باش و کاتەی بیسەران و بینەرانیشتان باش بیت. سپاس. دۆخی ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان خراپە؟ تاکێت بەردەوامبوونی ساڵەکانی وشکە ساڵی یان دووبارە بوونەوەی لەسەر یەکدریر کە لە کۆتایی ساڵانی 1970 دەستی پێکردیە تەسیری زۆر خراپی کردیەوە. بەردەوامبوون لە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی بە ڕیتمێکی زۆر زیاتر خاستن بۆ ئاوی خواردنەوە بۆ بابەتی زراعەت و بۆ گشت بابەتەکانی کە بەوەی کەەوە سەرچاوێکی ئاوی خێرایە زوو دەتانی بەدەست بێنرێتن هیچ خاوێنکردنەوەی ناوێتن ئەوەش بای کردێکە ئۆڤەر پمپینگ بکرێتن و لە سەروی توانەکانی خۆی لە بۆ چارج بوونەوەی و دووبارە بوونەوەی دیسانەکە ئەوەش تەسیراتی خۆی هەبووە. وای کردێکە لە حوزە استراتیجیەکان تەسیراتی زۆری هەبێ. ئەوەی لە حوزی هەولێر وەکو ئاگادارن لە نهایەتی ساڵیانی هەشتا بیر لە هەولێر 100 مەتر لێدرا. ئێستا کە ئەو بیرانە بە حدودی 500 هەتا 600 مەتر لێدرێتن لە هەمان شوێن. لە منتیقەی قوشتەپای کاتێککە 40 مەتر 50 مەتر لێدەدرا لە ساڵانی هێشتاکان. ئێستا کە قوڵترین بیرەکانی هەرێمی کوردستان و عێراقیش کە گەیشتە نێزی 715 مەتر لە قوشتەپە لێدرایە. بە هەمان شێوە لە منتیقەی بەردەڕەش و لە دەشتی بەردەڕەش و لەو شوێنانش لە هەموو شوێنە کەسبەوە کرایە کە ئاوی ژێرزەوی خاصن ئەوانی مەخزوونی استراتیجینە و بە هەزاران سار ئەو مەخزوونە دروست بووە بە بەردەوام لە دابەزینە. منتیقەی کەمان هەیە کە مەخزوونی موسمی پێدەرێن ئەوانە ساڵانە ئەگەر باران بارین هەبیتن مەخزوونەکە پڕ دەبێتەوە و بەماوەی ساڵێک یان دوو ساڵ ئەویش بەتار دەبێتن یان زۆرتر دێتە خوارد. بەڵێ کاکاری بابینە سەر پرۆژەی فریاگوزاری خێرای گەیاندنی ئاو بۆ هەولێر ئەمە چەندێکی تەواو بۆم پرۆژەیە؟ بەڵێ وەکو تقریبا هەفتەیەک دەبێ ئەلانی ئەومان کردیا پرۆژەکە 175 پرۆژەکە تەواو بووە و بڕیارە بە هەمان ڕێتم ئێستاش کاری تێدا دەکرێتن. پرۆژەکە تقریبا نێزی 8 مانگە دەستی بە ئیشکارەکان کردیە بە کۆنستراکشن مانگەچیش پێشتر لە بۆ دیزایانی هەتا ئیشەکانی ئیشکارەکانی دیزایانی بەشێکی حازر بوو دوای پەرەلێ لەگەرەوی هەم دیزاین دەکرا و هەمیش جێبەجێ دەکرا. ئێستا کە تەمان وەکو باستان کرد پرۆژەکە چەند ستێجەکە سەرکترین دوو بەشی ینی سێ بەشی پرۆژەکە وەرگری پرۆژەکەیە کە دەتوانن بێن سەروی 95 تەواو بووە. ئەو هەفتەیە کارەکانی میکانیکی و کارەباییشی لە ماوەی دوو هەفتە تەمان گەشتکە تاوا دەبیتن. محەتەی تەسفیەیە کە محەتەی تەسفیەکە 20,000 مەترە بەڕام بە دوو هێڵی تاوە جوایز 10,000 مەتر بە 10,000 مەتر 10,000 مەتری یەکەمیان و ئیشکارەکانی وا بڕیارە لە ناوەندی مانجی 6 تاوا بیتن و بکەیتە تێست تاکو لە ناو مانجی حەوت بتانین ئەو لۆشاری هەولێر دابینکرێتن. محەتەی تەوزیعی ڕئیسی ئەویش وە ئیشکارەکانی قیرکردن و لاندسکیپینگ دەکرێتن. دەگەرەویش پارەلێر ڕاشانی هێڵی کارەبای 33 kV بوو ئیشکارەکانی تەواو بووە و لۆدی کارەبای دەدرێتێ. دانانی مۆلیدەکان بوو لە حالەتی احتیاط و هێڵەکانی گواستنەوە لە نێوان ئینتێک لە بۆ منتیقەی گاینز کە محەتەی تەسفیە ڕئیسی تێدایە دوو هێڵی 1600 ئیشکارەکانیان هێڵەکیان 100% تەواو بووە هێڵەکیان وا ئیشی لێ دەکرێتن. لە گاینز تاکو دەگاتە سێبیران لەوێندەش هێڵێکی دوو هێڵی 1500مان هەیە بە هەمان شێوە هێڵەکیان تەواو بە 100% هێڵەشکیان وا ئیشی لێ دەکرێتن. کاک ئاری ئەگەر پرۆژەکە بەڕێژی لە 100% تاوا نەبێتوانێت سوودی لێ ببینرێ؟ بەێ تاکید دوو بابەت هەیە لێکوانە ئەمە کە باشی ئەوەی دەکەین پرۆژەکە دیزایانی پرۆژەکەوا دروستکرایە کەوا دوو پرۆژەی تەواو منفەسل بیتن لە دسمی یەک پرۆژە دوورینە لە بەچیەوە کاتێککە کێشە و گرفت لە لاینێکیان پەیدا دەبیتن وەکو باسمان کرد ئێستاکە هێڵەکانی گواستنەوە دوو هێڵە لە نێوان ئینتێک و لە نێوان محەتەی تەسفیە لە نێوان محەتەی تەسفیە و محەتەی تەوزیع هەمووی دوو هێڵ دروستکرایە لە بۆ ئەوەی ئەگەر یەکە چەند کێشەی هەبوو ئەویت کە بتانی ئیشێ بکاتن بە هەمان شێوە لەناو محەتەی لە ئینتێکەکەی سێزێ دروستکرایە ئەگەر یەکە چەند خاوێنیش کردێتەوە دووەکەیت کە لە خزمەتی پرۆژەکە هەیە دەبینێت و بە 100% خۆی ئیشێ دەکاتن. ئەو پەمپ و ماتۆڕانی کە دانرایە بە هەمان شێوە 140 هەتا 150 احتیاتی دانرایە. سیستەمی کارەبایەکەی سیستەمی ڕئیسی هەیە و سیستەمی باکەپیشی بە مۆلیدە هەیە. لە ناو شاری هەولێر 4 هێڵ هەیە بە هەمان شێوە وەکرایەکەوە بتاندرێتن ئەو لە هێڵەکان زیاتریش بنێرێت لەو مقداری 20,000ەکە ینی هێڵ هەیەکەوە بە 7,000 مەزن دەکرای پێویستی پێبیتن دەتانری هەتا 8,500ش بنێریدن. ئەو بابەتانە هەمووی احتیاطاتی زۆر وەرگیرایە
و زۆر بە تۆکمەی حساباتی لۆکرایە و جێبەجێ دەکرێن. بەڵێ ئەو ساڵی ڕابردوو گرفتی کەماوی هەبوو لە هەولێر و بۆیە دەست بە بەرجێ بە شێوەیەکی خرا دەستکرا بە دروستکردنیان پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر. ئەم ساڵ ئەو گرفتی ساڵی ڕابردوو دووبارە بێتەوە یان بڵین دووبارە بێتەوە بەڵام بە ڕێژێکی زۆر کەمتر. تاوان دوو بابەتی زۆر گرنگ هەیە لێکوان ئەمە دەمێ باسیکەین. یەکەم شت ئەمە مەزەری دابینکردنی ئاومان بۆ شاری هەولێر و هەرێمی کوردستانیش دوو بابەت سەرەکی یەکە چەندە ڕێی پرۆژەکان ئاوی سەرزەویە یەکەشیان ئاوی ژێرزەویە ئەوەی کە لە شاری هەولێر ئەمە چێشە و گرفتمانی زۆر لە دروست دەکرد ئەو ژمارە زۆرەی بیرە کە نزیکی 1370 بیرمان هەیە کە ئەو لۆ ئاوی خاوێنیان ئاوی خواردنەوە بە هاوڵەتیان دابینەگاتن. سولبی مەشاکلی شاری هەولێر لە شوێنی ئەو بیرانە بۆ ینی ئەو شوێنانی کە بیر ئاوی بۆ دابینکردینە چێشە و گرفتی هەبووە. ئەگەنا پرۆژەکان هیچ چێشە و گرفتێکیان نەبووە هەرش بیتن زۆر کاتی بۆ زۆر بچوک بووە. ئەوەی کە ئێستاکە دەیکەین ئەمە پڕکردنەوەی شوێنی ئەو بیرانەیە بە محەتەچی کە بتانرێتن ئاوەکی بەردەوام بە کەمیەی زۆر بنێریتن و لە سەروی ئەو کەمیەیەکەوە ئەو 1370 بیرش ئاوی دابین دەکاتن. ئەو حساباتان لۆکرایە بە ئەگەر برین چێشە و گرفتەکان ئایا دەبیتن ئەمە لە مانجی هەفت ئینشاڵڵا هێڵی یەکەم کە پێی دەڵێن هێڵی بی کە ئەو دابین دەکاتن لە بۆ سنووری هەر سێ شارەوان تامان دەرەوەی 120 متریە هەستێ شارەوانی 4 و 5 و 6 و دارەتوو و بنووسراوە کەس نەزانیش هێڵەکانیان تاوا دەبیتن ئێستاکە هێڵە سەرچەکە تەوا بۆ 1200 ملیمە ئێستا هێڵە شعاعیەکان کە داخلی ئەو منتیقانە دەبیتن ئیش دەسەوەی دەکرێتن بە هەمان کات ڕەبتکردنی ئەو هێڵە سەرچیانە لەگە گەڕەکەکان ئەویش ئیشی کردیە و تقریبا نزیکی بە حدودی 75 کیلومتر تۆڕی ئاودانرا بۆ بەستانەوە هێڵە سەرچیەکان لەگە تۆڕەکان کە ئەویش پرۆژەیەشکەیە بە 25 میلیارد ئیشی لەسەر دەکرێت کۆمپانیایشی ناوخۆی کۆمپانیای کەیوان جێبەجێ دەکاتن. بێت ئەم ساڵ ئەمە لە مانجی هەفت تەئکید ئەو بابەتانە سەبر بە تێزدا دەڕواتن و چارەسەرکردنی ئەو شوێنانە و کەمکردنەوەی دوای نهێشتنی چێشە و گرفتەکانیان دەبیتن. هەدەفی ئەو پرۆژەیەوەکەوە 100 چێشە و گرفتەکانی شاری هەولێر لە ماوەی 25 ساڵی داهاتوو چارەسەر بکاتن و ئیشیش دەکرێتن بە بەردەوام لۆ تحقیقکردنی ئەو هەدەفەی. بەڵێ بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوەڕۆی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بن سوپاس بۆ ڕۆژناوەکان. هەرتان کێشە بەخێر. دەستان خۆش.